وسهلا بتلفزيون NRT بلبنان. NRT للبنان. گەشت و گوزار لە لوبنان ڕۆڵێکی کاریگەری هەیە. ئێرە ناوچەی ڕەوشایە لەسەر دەریای ناوەڕاست لە بەیروتی پایتەختی لوبنان. رابردنی پەردە لەسەر پەیکەری بارزانی نەمر لە لوبنان جۆرێک لە فەوزا و ناڕێکی بەدی دەکرێت لە کاری هەندێک ڕۆژنامەنووس و دەستگای ڕۆژنامەوانی لوبنانیدا. ڕەفیق هەریری لە ساڵی 2005 لە تەقینەوەیەکدا کوژرا. وعم بتفرج على التلفزيون بنفس الوقت عم بحاول أعرف. بەڕاستی حەریری مرۆڤێکی جوان بوو، مرۆڤێکی زۆر باش بوو. بەڵێ با شەیدکردنی حەریری ئەوەیان بۆ چووە سەر. توانیویانە بۆ شێوە لە شەوەکان ئەو هەموو بەردەگەور و زەغرەفە و شتە جوانانە دروستکرد. سەردانەوێنیە جنا سەرەیە لە سەقفی ئەشکەوتەکە. NRT لە لوبنان زنجیرە راپۆرتێکی تایبەت لە گەشتەکانی هەواڵدا لە 23 تا 26 سێ.